یەکێتی نیشتیمانی کوردستان لە کاتێکی پێویست بۆ ئامانجێکی گرنگ و گەورە دامەزرا. کاروانی پرسەروەری یەکێتی بەڕابەرایەتی سەرۆک مامجەلالی ڕابەری گەورەی نەتەوەی کورد لە قۆناغێکدا کە هەمووان ئومێدیان لەدەستدا بوو ڕێگای ڕۆشنی ئازادی گرتەبەر و سەرۆک مامجەلالی ڕابەریش بەیاوەری هەڤاڵەکانی دوای ساڵێک مەشغەڵی شۆڕشی نوێی لە ناو ڕۆژگاری بێئومێدیدا داگیرساند و یەکێک لە استراتیژیەکانی شۆڕشی نوێش بەڕابەرایەتی سەرۆک مامجەلال ڕزگارکردنی باشووری کوردستان بوو لە دەست ڕژێمی بەعس و هەر ئەم باوەڕبوونەی یەکێتیش بە ئازادی بووە هۆ ئێوەی کە نەخشەی ڕاپەڕین دابنێت و دوجاریش یەکێک لە ئامانجە گرنگەکانی شۆڕشی نوێ بوو بە واقیع و ڕاپەڕین لە شاری ڕانی دەروازەی ڕاپەڕینەوە دەستی پێکرد. من یەکێکم لە ڕێخستنی شاری سەگدارەکانی بروسک ئەو کات پێشترش من هەر ڕێخستن بووم، بەڵام ئێمە ئامادەکرا بووین. من ناڵێم تەنها بڵین شانەیەک بوو، ئێمە چەندین شانەی ڕێخستن لە شان سەگدارەکانی بروسک لە ڕانی و دەوروبەری و دۆڵی شاری ئەوانە ڕێکخرا بوو. من ئەوەی کە یەکەم ڕۆژی ڕاپەڕین کە بەزار بووم دوای طبعاً قراروا بوو حوتی مانگ بێ، بەڵام بە حکمیەوەی یادی بەخێر شەید حەلی نەبی دەختێکی سۆری داری ئەمن و استخباراتوانەی لەسەر بوو، ویستیان دەست بەسەری بکەم، بەڵام نییە. ئەو بۆیە لەگەڵ کاک حەمەی کاکەمزەی مزگەوتی ناجی خانوەوانە ئەدی تەقە دروست بوو لێندرێ. من چەکی ئامادەکرای خۆم هەبوو، خەرخێرا من لە ماڵەوە چوومەوە چەکەی خۆم بەست و بە کۆڵانی ماڵی مستفای شەید مزگەوتی تەکێشە مستفای هاتمە خوارەوە و لێ بەرە و دایرەی مەرکەز شوڕتەی ڕانیە لەگەڵ برادران پەلاماری ناو مەرکەزی شوڕتەماندا دوایی دیرەوە بوو مەرکەز شوڕتە گیرا دایرە ئەمنوانە هەمووی گیرا دەست بەسەر کرا. یەکێتی نیشتیمانی کوردستان وەک چۆن خاوەنی شۆڕشی نوێ و بە درێژایی خەباتی شاخیش خاوەنی هەزاران شەهید و سەدان داستانی قارەمانێتیە، بە هەمان شێوەش لە ڕاپەڕیندا توانی سەرکەوتوانە بە پشتیوانی کوردستانیان باشووری کوردستان ڕزگار بکات و دواتریش یەکێتی بەردەوام بوو لەوە دیهێنانی ئامانجەکانی شۆڕش و لە دروستکردنی حکوومەت و پەرلەمان و قۆناغێکی تری مێژوویشدا ڕۆڵی گرنگ و یەکلاکەرەوەی هەبوو. لە جەنگی تیرۆرستانی داعشدا یەکێتی بە نەفەسی سەرەتاکانی شۆڕش و ڕاپەڕین سەدان شەهیدی بەخشی بە نیشتیمان و گەیشتن بەسەر بەخۆیی کوردستانیش ئەو ئامانجە بەدینە هاتووەیە کە یەکێتی نیشتیمانی کوردستان بێوچان کاری بۆ دەکات. خەباتی یەکێتی بەردەوامی هەیە و گڕوتینی مەشغەڵانی شۆڕشی نوێش تا گەیشتن بە کەناری ئارامی بەردەوام دەبێت. هونەر ڕەسوڵ گەلی کوردستان ڕانیە.